ئەو وانانەی پێشوو بە گفتوگۆکانەوە هەمووی زەمینە خۆشکردن بوو بۆ ئەوەی ئامادە بین بۆ ئەوەی ئەم تێکستە لەگەڵ تێکستەکە بڕین. تاوان تێکستەکە زۆر شاشە چونکە دیکارت ویستویەتی بە سادەترین شێوە و فکرەی کە هەیەی لە کتێبەکانی تریا بە شکڵێکی ئاڵۆز و هەرجارێ بە تایبەتمەندیەکانی ئەوانی تیش سادەن بەسەر جاری بە مەبەستێکە و فکرەی نووسیوەتەوە حتمما جیاوازە. ئەمە یان هەر خۆی دەڵێ ئەمەم هەوڵدا بە شێوەیە بنووسمەوە کە هەموو مرۆڤەکانی سوادەی لێ بن سوودی لێ بین. لەبەرەوە ڕێگای گفتوگۆم هەڵبژارد کە باشترین ڕێگایە بۆ ئەوەی شتەکان ڕوون ببنەوە. تاوان وەک پێشتر باسیشم کردم تێکستە وا دیارە تەواو نەبووە وا دیارە چونکە لە کتێبەکانی تریا ئەمەی کە هەیە تەنها فکرە ئەساسیەکەیە ئەوەی کە لێرە باز دەکرێت تەنها گەیشتنە بە کۆجیتۆ گەیشتنە بەو منە ئەکە لە ناو مرۆڤ هەیەەوە دواتر لە ڕێگەی ئەو منەوە زانستەکان کە عیبارەتە لە تەسەوراتی ئێمە بۆ جیهان و تەفسیرکردنی ئێمە بۆ جیهان ئەمە دادەمەزرێ بە شکڵێکی دروست و ئەوە تا دەگاتە ئەوەی کە ئەو بناغەیە بدۆزێتەوە و نیشانمان بدا بڵێ ئەمە بناغەکەیە دوای ئەوە تەبان لە کارەکانی تریا لەسەر ئەم بناغەیە ئیتر دێت بەرەبەرە ئەو بوارەکانی زانست دەکاتەوە یەکەم جار بە مرۆڤناسی دەست پێ دەکات بە منەکەکە دۆزرایەوە دواتر دەچێتە ناو مۆزۆی خواناسی و دوایەوە گەردوونناسی و دواتر بۆ زانستەکانی تریانی. بەس لێرە ئەوەی کە هەیە دۆزینەوەی کۆجیتۆیە. ئەوانەیە کۆجیتۆ شتێکی زۆر تایبەت بێ لە ناو فەلسەفەی هەر فەلسەفە بەگشتی یانی کە دەڵێ کۆجیتۆ ینی یەکسەر ئەو جملە دێت کە من بیر دەکەمەوە کەواتە تەمان ئەمە زۆر ینی وتەیەکی زۆر ناوازەیە لە ناو فەلسەفە. ناوازەیە بە چ مانایەک ناوازەیە ینی وەکو بڵێ ئەم وتەیە تاقانەیە هەر خۆی تەنیا هەیە وەکو پرسە گریکیەکە نییە کە لە گریکە هەموو شتێک یەکە یەک هەمووە ئەمە دەرکەوتەی جاجای هەیە فەرەزەن تاڵیز دەڵێ یەک ئاوە یانی ئەوەی هەموو ئەمە شتە جیاوازانەی لێ پەیدا بووە ئاوە ئەساسی هەموو شتەکانەوە. یەکێکی تر دێت دەڵێ ئەساسی هەموو شتەکان ئەپیرۆن ینی مادەیەکی نادیاری کراوە. یەکێکی تر دێت ینی ئەم پرسە کۆمەڵە دەرکەوتەی جاجای هەیە کە فەلسەفەی بەر لە سوکرات فەیلسوفانی بەر لە سوکرات پێوەی سەرقاڵ بوون و ئەم بناغەی فەلسەفەی گریکی بناغەیەکە لەسەر یەک شتدا نەمەزراوە بەس کۆجی تۆی دیکارتی یەک ڕستەیە ئەم ڕستەیە لە عینی کاتا ڕستەیەکی کولیە وەک چۆن دەڵێ هەمووی یەک هەموویە کە دەڵێ یەک هەمووە ئەمە یەک ڕستەیە بەس ینی وتەیەکە وتەکە گشتیە ئێمە دەتوانین جزیکەینەوە دەتوانین بڵێن ئەوەی کە یەکە و هەمووە ئاوە ئەوەی کە یەکە و هەمووە ئەپیرۆنە ئەوەی کە یەکە و هەمووە عەقڵە ئەوەی کە یەکە و هەمووە فلانە چوار توخمەکانە ئەوەی کە یەکە و هەمووە نازانم فلان و فلانە یا دەکرێت ئەوەی کە یەکە یەک نەبێ زیاتر لە یەک بێ فرەیە یا ئەگەر زۆرە چەندە. ئەمە ئەو پرسیارەیە کە لە ئەرستۆ دەست بە بیرکردنەوەکانی لە ڕێگەیەوە دەکاتیان بەڵام کۆجی تۆی دیکارتی وانە کۆجی تۆی دیکارتی لە عینی کاتا ینی سڕی کۆجی تۆی دیکارتی کە ناوازەیە ئەوەیە ینی هەم خۆی وتە کولیەکەیە هەم جزیەکەشە ینی لە یەک کاتە هەردووکیان. ئەمە وەکۆ وایە کە ئەمە دەڵێن سین زای ساد یەکسانە بە عین سینی زای ساد یەکسانە بە عین ئەمە دەتوانین کۆمەڵی دەرکەوتەی جیاجایی بۆ دروستکەین وەکو یەک زایت یەک دەکاتە دوو پێنج زایت پێنج دەکاتە دە فلان زایت ینی ئەمە تەنها یاساکەیە
بەڵام ئەم سین و ساد و عینە گۆڕاوی هەیە دەکرێت بیکەینە کۆمەڵە ژمارەی جیاجیا باز ئەوەی سەیرە لە کۆجیتۆ دیکارتیا من بیر دەکەمەوە کەواتە هەم ینی باسی شتێکی دیاریکراو دەکات بەڵام لە عینی کاتیشا دیاریکراونە ینی هەمەکیە ینی هەمەکی و بەشێکی لەم کۆجیتووە یەکەم گرتووە و ئەمە وای کردووە ئەم وتەی دیکارت وتەیەکی تەواو ناوازە بێ لە ناو فەلسەفا کە بنچینەی فەلسەفەی ئەوروپی و بیرکردنەوەی ئەوروپی و جیهانی ئەوروپیشەتە و ڕوحی ئەوروپی لە ڕێگەی ئەم ڕستەیەوە بۆ یەکەم جار دووە بۆ یەکەم جار لە ڕێگەی ئەم ڕستەیەوە دووە ینی پێشتر خۆی نەدەدووە و ئەو شتانەی هەبوون ینی گریک بوو لە ڕێگەیەوە کە هاتووەتە ناو مسلمانەکان و لە ڕێگەی بن ڕشد و لە ڕێگەیوانی ترەوە گوازراوەتەوە بۆ لاتی و بەر لەوانیش تەبەن ئەوە هەر ئەرسۆ وجودیە لە ڕاستیایی زیاترە تەنانەت لە ئەفلاتونیش و عالەمی مەسیحی و ئیسلامی و دواتر هەتا ئەو کاتە هەر یۆنان دەدوێت ینی گریک دەدوێت ئەرستۆ دەدوێت بەس بۆ یەکەم جار ئەوروپیەکان ڕۆحی ئەوروپی کە دووە هاتە دەنگ وتی من بیر دەکەمەوە کەواتە هەم و ئەم وتەیە وەکوتم وتەیەکە لە ئەمان کاتە یەکە و ینی هەمەکیە و لە عینی کاتیشا چییە بەشەکیشە ینی بەشەکی و هەمەکی لێرە بە تەواوەتی یەکەم گرتووە بەڵام ئەوەی هەمەکیە لەگەڵەوەی بەشەکیە لە وتە گریکیەکە کە بۆ یەکەم جار ڕوحی گریکی دەدوێ کە لە ڕێگەی تالیسەوەیە کە دەڵێ هەمووی ئاوە هەموو ئەوەی هەیە لە ئاوەیە هەموو ئەوەی کە جیاوازە لە یەک شتەوەیە کە خۆیەتی ئەم وتە گریکیە هەموو ئەوەی لە دوای خۆیەوە دێ کردنەوەی ئەم وتەیە ینی وەکو بڵێ لێکدانەوەی ئەم وتەیە و ئەوەی کۆجیتۆی دیکارتیش لە ڕاستیە ئەوەی کە دێ دواتر هەمووی کردنەوەی ئەم کۆجیتۆیە ینی بەوانەی کە کۆجیتۆ بە نەکبەتی دەزانن بۆ ئەوروپا تەنانەت کۆجیتۆ جاری وایە اتهام دەکرێت کۆجیتۆی دیکارتی بەوەی کاچی حرب و جەنگ و وێرانکاری هەیە ئەو سەرچاوی لە کۆجیتۆی دیکارتیەوە گرتووە چونکە مەرکەز خوازیتایە ناوەند خوازیتایە بە هەموو ئەوەی کە هەیە ئێمە دەزانین بیرکردنەوەی ئەوروپی لایەزالیش مەحکومە بە من بیر دەکەمەوە کەواتە هەم و ئەم تێکستەش کە ئێمە ئێستا ئیتر دەچینە ناو تێکستەکەەوە ئەو گەشتەیە بۆ گەیشتنی دیکارت بەو کۆجیتۆیە ینی ئەو زەمینە سازیەیە کە دیکارت دەیکا بۆ ئەوەی ڕۆحی دیکارت بگات بە وتنی ئەم ڕستەیە یعنی ئەم ڕستەیە دەرکەوێ و بێتە بوون و ئەو چەند جارێ بەو ڕێگایە ڕۆشتووە و جارێکی ترە وتەیە وتراوەتەوە ینی گەیشتووەتە ئەوەی کە هەمان شت کە بوترێتەوە لێرە کە دەڵێم وتە بە معنای لۆگۆسیەکەی ینی وتە قسەیەک نییە وتە وەکو قەولە وایە کە دەڵێ ببە ئەو شتە دەبێت ینی قەولێکە کە وترا ئیتر ئەوە هەیە ینی ناکرێت جۆرێکی تر بێت ینی وتەیەکە کە حکم دەکات لەبەرەوە من ئەمە ناو دەنێم وتە لێرەوە ناوی دەنێم ینی ئەمە لۆگۆسی ئەوروپیە من بیر دەکەمەوە کەواتە هەم لۆگۆسی ئەوروپیە ئەگەر لۆگۆس ئەو کەلیمەیە بێت کە حکم دەکات حکم دەکات یانی چی ینی ئەم کەلیمەیە هەرچی وت ئەو شتە ئاوایە ناکرێت جۆرێکی تر بێت و ئەم کەلیمەیە لۆگۆسی ئەوروپیە بە معنایە ولا یەزال ئەم کەلیمەیە حاکمە لەسەر بیرکردنەوەی ئەوروپی نەگەر بیرکردنەوەی ئەوروپی لەسەر تەنانەت گیان بەڵام چۆن حاکمە بە تۆ بە بەجایەتیکردنی هەر ئەو حکم دەکات بە لەگەڵبوونی هەر ئەو حکم دەکات ینی کە دەڵێم حاکمە بۆ معنایە
گیان پراکتیکی ئەو وینەیە نا بە جایەتیکردنی ئەم لۆگۆسە و بە لەگەڵبوونی ئەوار حکم دەکات. جا لێرەوە ئەمە گرنگە کە ئێمە ئیتر بەل لە تێکستەکە بزانین خەریکی چین و دەمانەوێت لەگەڵ دیکارتا بەرەو پێ بڕۆین و چی بزانین. جا دیکار زۆر بە سادەیی بۆ ئەوەی ئەم بگاتەوە جارێکی تر بەوەی کە بگاتەوە بە کۆجیتۆ یعنی بگاتەوە بەوەی کەم من بیر دەکەمەوە کەواتە هەم مادام بیر دەکەمەوە هەم یعنی ئەگەر بیرم نەکردەوە نین ئەبەوەی بگات بەمە زەمینەیەک سازەکە. ئەم جارە زەمینەکەی لە ڕێگەی سێ کارێکتەرەوە. یەکێکیان ناوی پۆلێندەرە. پۆلێندەر کەسێکە هەر لە مناڵی لە گەنجیەوە کە ئیتر گەیشتووەتە تەمەنی گەنجیەوەی کە شتێکی پێ بکرێ ئایلەکەی دیارە ئەو کاتە و کەسانێک کە لە ناو کۆشکی مەلەکی و ئەوانە بوون پاسەوان بوون خەڵکانێکی عەسکەری بوون سەربازی بوون ئەوەی سەرباز بووە بەهایەکی هەبووە دیارە لەو سەردەما کەسێکی بە شەخسیەت بووە خۆی دەگەڕێتەوە پۆلێندەر تەمان کارێکتەرەکەی دیکارت دەڵێ من لە ناو عایلەیەکی ئاوا بووم بەداخەوە ئەوان منیان نەناردە بەر خوێندن و بچم بخوێنم چونکە دەیانوت خوێندن عەقڵ زایید دەکات یعنی وەکو وا بێ خوێندن هی کەسە لاوازەکان بێت تۆ بخوێنی نابی بە هیچ ئەڵێ لەبەرەوە هەر سەرەتا ناردمیان بۆ کۆشک لەوێ بۆ ئەوەی بما کەسێکی سەربازی و من تا ئێستا باجی ئەوە دەدەم کە باوانەکەم پێیان کردووم خێزانەکەم پێیان کردووم و باجی ئەوە دەدەم کە من نەمتوانی وەکو ئێوە شانسم نەبوو بچم لاتینی و گریکی و ئەوانە فێر ببم و ئەو کتێبانە بخوێنم کە ئێوە خوێندوتانە. لەبەرەوە ئەم کارێکتەرەیان ئەوەیە کە بە پرۆسەی فێرکردنە نەڕۆشتووە بەڵام لە عینی کاتە عاشقی زانین یعنی عشقی بۆ زانین هەیە هەست دەکا ئەو ڕێگایی کە پیایە ڕۆشتووە و خێزانەکەی ناچاری کردووە پیایە بڕوا بۆەوەی کەسێک بێت لە ناو دەوروبەرەکەیە کارێکتەرێکی بەهێزیە بێت هەست دەکا بەمان ناڕەحەتە و ئەو هەست دەکات دەبوایە بچێ عەسکەریەکەی تر بکە یعنی بەڕاستی خوێندنیش جۆرێکی ترە لە سەربازی یعنی وا دەزانێت ئەگەر ئەم سەربازیەی ئەم خزمەتە سەربازیەی نەکردایە خزمەتە سەربازیەکەی تری بەکردایە ئەوە شتێکی تر دەبوو ئێستا ئەمە تەبەن کارێکتەرێکیانە. ئایا ئەمە وایە ئەم یعنی ئەگەر باتایە و لە ناو عایلەیەکە وایە ئەمیان بناردایە بۆ خوێندن ئایا پۆلێندەر بەم خوێندنا هیچ دەگۆڕا لەلای ینی بە نسبەتی بیرکردنەوە لە کەسێکی بیر نەکەرەوە کە بیر ناکاتەوە دەبوو بە کەسێکی بیرکەرەوە. ئەمە تەبەن ئەو کارێکتەرەی هێنراوە بۆەوەی لە ڕێگەی ئەم کارێکتەرەوە ئەو ڕۆشن بکرێتەوە کە ئایا ئەم کارێکتەرە لە ڕێگەی فێرکردن و خوێندنی کتێبەکان و ئەوانەوە دەبێتە دەتوانێت بگات بەوەی کە بیر بکاتەوە بۆ ئەوەی هەبێت یعنی بۆ ئەوەی ئێمە بیرکەینەوە بۆ ئەوەی هەبین پێویستمان بەو پرۆسەی خوێندنە هەیە یانە یا ئەم گەیشتن بە بیرکردنەوە پەیوەندی بە فێرکردن و تعلیمەوە نییە ئەوەی کە ئێمە لە قوتابخانەکان و لە زانکۆکانە دەخوێنین. ئەمە تەبەن کارێکتەری یەکەم ئەمە پۆلێندەرە. پۆلێندەر بناسن کە ئەمەیە. کارێکتەری دووەم ئێپیستمۆنە. ئێپیستمۆن بە پێچەوانەی پۆلێندەرەوە دیارە ئایلەکەی لە جاتیەوەی لە خێزانێکی بێکە حەزیان لە سەربازی و دەسەڵاتە خێزانێکی ڕۆشنبیر بوون. ئێپیستمۆن شانسی ئەوەی بووە بچێتە بەر خوێندن و نەگەر بچێتە بەر خوێندن یعنی ئەوەی خوێندن هەیە لەو دەوروبەرەی ئەو لە وڵاتی ئەو چووەمە و خوێندنانی کردووە و ئەوەی پێویستی بوو بێ هەست کات پێویستێتی بیخوێنێتەوە خوێندوویەتەوە یعنی چیە یعنی مەخزنێکی گەورەی زانیاریەکە
هەر کۆ دەکاتەوە و هەر دەیەوێت زیاتر بزانێ، دەیەوێت لەبارەی هەموو شتێکەوە بزانێ و هەر شتێک سەرنجی ڕاکێشێ دەچێت بۆ نمونە کتێبێکی لەسەر دەخوێنێتەوە یا لە هەر شوێنێکەوە بزانێت سەرچاوەیەکی دەست دەکەوێت بۆی زانیاری لەبارەی ئەو شتەوە کۆکاتەوە کۆی دەکاتەوە. بۆ نمونە لە هەروەکو لە تێکستەکە هەیە کۆمەڵێ بەردی ناوازە و عەجایب لە هێندستانەوە دێن بۆ ئەو منتیقەیە، ئەو دەیەوێت بزانێ ئەم بەردانە بزانێ چی باسی بەردەکان کراوە، بەردی عەجایب هاتوونیانی ئەو حەز دەکا ئەم شتە عەجایب و غەریبانە بزانێ، حەز دەکا هەرچی شتی غەریب و عەجایبەیە جێگەی سەرنجە ئەو بیزانێ. بەڵام ئەمە پاڵنەرەکەی چییە و بۆچیەوە تاوان دواتر لە ڕێگەی تێکستەکەەوە باسی دەکەین و لە وانەی پێشوو باسی فزولیەتی زانستیمان کرد و ئەمە تاوان نوێنەری ئەو فزولیەتەیە. ئەپیستمۆن فزولیە، خۆی دەڵێ من فزولیم، یعنی ئەوەی کە دەیەوێت زیاتر بزانێ، بەڵام هەر بۆ ئەوەی زیاتر بزانێ، بۆ هیچی تر نا، ینی دەیەوێت زیاتر بزانێت. طبعا ئەم زیاتر زانینە وەزیفەیەکێیە، ئەم کەسار ئەوە نییە حەزێک بێ، بەس وەزیفەیەکی تریشەیە لە پاڵ ئەماکە حەزێک. ئەمە بە نسبەت ئیپسمۆنەوە. کارکتەرێکی ترمان هەیە کە ئەم کارکتەرە هەر خودی دیکار بەرجەستە دەکا، ئەویش ئیدۆکس. ئیدۆکس کەسێکە ئێتیمامی بە خوێندن و خوێندن هەبووە لەوێوە کە ئەو عشقەی بۆ بیرکردنەوە و بۆ زانین هەی بووە وای تەسەور کردووە لە ڕێگەی ئەم شتانەوە پێی دەگا، بەڵام دیارە هەر زوو بەمەی زانیوە لە ڕێگەی کتێبەکان و ئەوەی کە فێر دەکرێن ناگات بە زانینێکی ڕاستەقینە و ناگات بەو زانینەی کە دڵی ئەو ڕازی دەکات، ناگات بە جوابی ئەو پرسیارانەی کە ئەو هەیەتی و دڵی ئاو ناخواتەوە بەو وەڵامانەی کە کتێبەکان پێ دەدەن لەبارەی ئەو. بۆچی؟ چونکە لە ڕاستیە ئەمەیان پرسیارەکانی پرسیاری ناوازن، بە معنایەکی تر ئەمە پرسیارێک لە ناو یا دێت و دەڕوا کە دەچێت لە هەر شوێنەکە دەگەڕێ بۆ ئەوەی شتێک لەبارەی ئەم دۆخ و پرسەوە کە لە لای هەیە دەستکەوێت دەست ناکەوێت. و ئەمە وای لێ دەکات تێبگا لەوەی ئەگەر بێت و هەموو کتێبەکانی دنیاش بخوێنێتەوە، ئەگەر بێت و بە هەموو پرۆسەکانی فێرکردنا تێپەڕێت، لە ڕاستیان ناگات بەوەی کە ئەو پرسەی ئەو بکرێتەوە چارەسەر بکرێت. بۆچی؟ چونکە پرسەکەی پرسێکی زۆر ناوازەیە، هەر بۆیە کۆجی تۆش ناوازەیە لە ڕاستی. وفعلا بەر لە دیکارت شتێک نەبووە بە ناوی کۆجی تۆ، ینی نەبووە و ئاماژەش ینی تەنانەت هیچ هینێکی نییە، وەکو بڵێ پێشینەیەکی دیاری نییە کۆجی تۆ. کۆجی تۆ وەک گوتەیەک وایە ڕێک لە ئاسمانەوە هاتبێتە خوارێ، وەکو وابێ کە لەسەر عەرز هیچ پێشینەیەکی نەبێت، وەکو وتەیە تەبان. لەبەرەوە ئەمە بەرهەمی پرسێکی ناوازەیە، لە کاتێکا پرسەکە زۆر سادەیە. ئێمە زۆر جار وا تەسەور دەکەین، یعنی ئەو شتانەی کە دێن و پەیدا دەبن وەکو ئەم کۆجی تۆیە دەتوانن وەکو بڵێ وتەن بە مانا لۆگۆسیەکەی، وا تەسەور دەکەین دەبێت لە شتانێکی زۆر ئاڵۆز و نازانم چیەوە بێ. نا، ئێمە کێشەمانەوەی ئەو شتانەی کە زۆر سادەن ئێمە لەبیرمان کردوون، فەرامۆشمان کردوون. و ئەو شتانەی زۆر سادەن ئەوانن کە زۆر نزیکن لێمانەوە، ینی زۆر نزیکن بەڵام بەبێ ئەوەی بیریان لێکەین. ئەسەر بۆ نمونە زمان کە ئێمە ڕۆژانە لەگەڵمانایە زۆر نزیکە لە ئێمەوە، بەڵام کەسمان بیری لە زمان نەکردوەوە، بەس بەکارێنەوە. وەشتانێکی زۆر هەن کە ئاواز زۆر نزیکن لە ئێمەوە، بەڵام ئێمە ئیشمان پێیان ناکەوێت، ئیشمان بەوە ناکەوێت بیریان لێکەینەوە بۆ ئەمانە هەن.
جیاوازی دیکارت و ئێمە لێراتەنا ئەوەندە بوو دیکارت لایەکی بەلای ئەو شتە سادە ناکردەوە وفعلا لەناو ئەو شتە سادە بەجێهێڕراوە ئێمال کراوانە وەڵامی ینی دەگات بەو پرسەی کە هەیە یعنی پرسەکەی کە هەیەی دەگاتە ئەنجام هەر لەبەرەوە دیکار پێی وایە ئێمە بۆ ئەوەی بیرکەینەوە و تەنانەت بۆ ئەوەی لەبارەی گەردوون و ژیان و بوونەوە زانینێکی ڕاستەقینەمان هەبێ پێویستمان بۆ نییە دوور بڕۆین بچین لەکوێ کتێبێکە بێ لەکوێ نازانم مامۆسایەکە بێ بچین بە شوێنی هاتاوەکو شتێکمان پێ بڵێ و ئەم گەڕانە گەڕانێکی ترە گەڕانی خۆتە بەناو وجودی خۆتە ئەم گەڕانە ینی ئەمە گەڕانە ڕاستەقینەکەی لە باسیە و لە ڕێگەی ئەو گەڕانە تا تۆ تووشی ئەو شتانە دەبی کە لەناو بۆ تۆ پرسی ڕاستەقینە یعنی ئەو پرسانن کە لە خودی خۆتا دروست بوون پرسێک نییە لە دەرەوە بۆ دروست بوو بێت جا ئیدو کەسێکی لەو بابەتێ ئەوە نییە بڵێ من کتێبەکان ینی کتێبەکان ڕەت ناکاتەوە و جار باسم کرد بەس دەڵێ دەرمانی دەردێکی ئاوا لە ناو کتێبەکانە نییە ینی بۆ ئەوەی من ئەوە چارەسەر کەم بۆچی بیر ناکەمەوە تا هەبم چارەسەری ئەمە لە ناو کتێبەکانە نییە شتێک نییە کە لە دەرەوەی من بێت و هیچ شتێکیش لە دەرەوە کۆمەکم ناکە لە ڕاستیا بۆەوەی ئەم دەردە ئەگەر دەرد بێ چارەسەری یا ئەم پرسە بگەێنم بە ئەنجام ئەمە بەنسبەت ئیدۆکسەوە ئێستا وابزان مەرسێ کارێکتەرەکە ڕۆشن لەلاتە بێگومان دیکارتەم سێ کارێکتەرەی هێناوە بە ینی هەر ئاوانە هێناوە ئەڕەمەکی نییە ئەم سێ کارێکتەرە مەبەستێک لە پشتیەوە هەیە ئەویش ئەوەیە کە چۆن لە ڕێگەی ئەم سێ کارێکتەرەوە ئەوە ئاشکراکە کە چۆن ئێمە دەگەین بە بیرکردنەوە چۆن دەگەین بەوەی کە بیر بکەینەوە ئایا ئەوەی کە ئێمە لە واقعا پێی دەڵێن کەسێکی نەخوێنەوار و نەزان و بیرنەکەرەوە و نازانم چی ئایا لەگەڵ ئەوەی کە پێی دەڵێن کەسێکی خوێنەوار و مسەقەف و بیرکەرەوە و ئەم ناوانەی لێ دەنین ئێمە ئەم ناوانە لە هەموو ینی لە کەسێک زانیاری زۆر بێ ناوی لێ دەنین کەسێکی وشار بیرکەرەوە عاقڵ یعنی ئەوانە تێکەڵ دەکرێن ئەو لە ڕێگەی ئەمەوە دەوێت بە جاکاتەوە بڵێ ئەوەی کە زۆر زانە و زۆر دەزانێ و ئەوەندە زمان دەزانێ و ئێستا زمان شتێکی کە ینی تۆ 5-6 زمان بزانە شتێک زۆر زۆر گرنگە مهمە و ئەمە ڕەواجی پێدەدێت کە ئەم کەسەی ئەوەنە زمان دەزانێت زۆر زیرەک و زۆر عاقڵ و زۆر بیرکەرەوە و ئەمە دەبێشتی بدەیتە دەست حکم کات ئەوەی شارە دنیا گەڕاوە ئەوە چاوی کراوەتەوە ئەوەی دنیا گەڕاوە شتی زۆر دەزانێت زۆر هوشیارە زۆر عاقڵە دەبێشتی بدەینە دەست ئەوەی کە دنیا گەڕاوە ئەوەش دنیا نەگەڕاوە لە لادەیەکایە بۆ خۆی دانیشتووە ئەمە نابێ هیچی بدەینە دەست ئەمە وەحشیە هیچ نەزانە هیچ نازانێ تەنها هەر لە دەوروبەری ماڵەکەی خۆی بینیوە هیچی نەبینیوە چی دەزانێت جا ئەپیستمۆن ئەوەیە کە دەگەڕێ بۆ ئەوەی ئەمەی کە دەڵێ ئەوە دەزانێت ئەمە پێی بڵێ دەزانێت ئەم دەنگەی کە دەڵێ دەزانێت بە حکمیەوەی دنیا زۆر گەڕاوە دەزانێت زانیاری زۆر هەیە و معلوماتی زۆرە چاوی کراوەتەوە دەڵێن چاوی کراوەتەوە چاوی کراوەتەوە کەسی چاوکراوە کێیە کەسی چاوکراوە ئەوەیە کە دنیا گەڕاوە کەسی چاوکراوە ئەوەیە زانیارێکی زۆری لەبارەی شتەکانەوە هەیە لەبارەی هەر شتێکەوە قسەی لەگەڵکەوە پەکی ناکەوێت کەسی چاوکراوە ئەوەیە پەکی ناکەوێت ئەگەر تووشی کەسێک بێ بێگانە بێ بە زمانەکەی ئەو دەتوانێت قسە بکات بەڵام ئەوە پەکی دەکەوێت کە ئەو زمانە نازانێت ئەمە گۆڕینی ئەوەیە کە نوێنەری عیلمە نوێنەری زانینە یعنی دەستکاریکردنی ئەم شوێنەیە دیکارت ئەم شوێنە دەستکاری دەکات دەڵێ ئەوەی کە ئێمە وامان زانیوە ئەمە بەرجەستەکەری زانینە ئەمە بەرجەستەکەری زانینیە ئەمە ئایدیاڵی زانین بەرجەستە ناکات
لە عینی کاتا کارێکتەرێکی ترت بۆ دێنێ کە ئەمە ئەو بیرکردنەوەیە ئەکا ئاوا بیر دەکاتەوە پێناسی شتەکان دەکات ئەمەی وەلا ناوە ئەمەی خستوەتە پەراوێزەوە وەک کەسێکی نەزان وەحشی ئاوا تعریفی کردوێتەوە کابرایەکی هیچ نەزان چاو نەکراوە هیچ نازانێ کوێرە هیچ زمان فلان نازانێ ئەمانە نەخوێندەوارە یامە لە ناو خۆمانە وشە وەکو شوزانم قسەیەکی خراپ بەکاری دەین نەخوێندەوارە ینی بە کەسێک کە دەڵێ کەسێکی نەخوێندەوارە ینی هیچە و ئەم کارێکتەرەی کە دیکار دەیێنێ ئەمە فعلەن ئەوەیە کە ئەو بیرکردنەوە باوە پێی دەڵێ کەسێکی نەخوێنەوار و کوێر و هیچ نەزان و ئەوە لادێی و فلان و فلان ینی ئەمانەی کە ئیتر هەموو ناوانە بەکار دێنێن بۆ ئەوەی نیشان بدێ ئەم کەسە ئاوایە لەم لاشەوە کارێکتەرێکی تریێناوە ئەو کارێکتەرەیە کە ئێمە پێی دەڵێن زانا عاقڵ هوشیار شارەزا ئەمەیان ناوی ئیپسمۆنە ئێستا دوو کارێکتەرمانەیە و ئەو بیرکردنەوە باوە بەو شکڵە پێناسیان دەکاتەوە بەڵام لای دیکارت لەناو ئەم گفتوگۆیە ئەم پێناسانە دەستکاری دەکرێت لەوێوە کە پۆلیندەر کە کەسە نەخوێنەوارەکەیە بە پێی ئەم بیرکردنەوەیە کە باوە ئەمە ئیمکانی ئەوەی هەیە زیاتر ئەمە ئیمکانی ئەوەی هەیە بگاتە بەوەی بگات بەوەی کە بیر بکاتەوە بۆ ئەوەی هەبێت لە ئیپسمۆن ئەمە دەستکاریکردنی بەڕاستی عورفە ئەو عورفەی کە حکم دەکات ئەو عورفەی کە شتەکان بەها دەدا بە شتەکان و شتەکان دیاری دەکات ئەمە ئاوایە و ئەمە ئاوایە جا لێرەوە ئەم دوو کارێکتەرە و دێنێ و لە ڕێگەی ئەم دوو کارێکتەرەوە دەستکاری ئەو بایانە دەکات وەجگەلەوە ئەوەشمان پیشان دەدا کە ڕێگای بیرکردنەوە لە ڕاستیا ئەو ڕێگایە نیە کە ڕێگای مسەقەفون نیە ڕێگای ڕۆشنبیر ئەوەی کە پێی دەڵێن ڕۆشنبیر تەمان ڕۆشنبیر لای خەڵکی جۆرەکە لە کارێکتەر کە چاوکراوەیە بۆ مانایی کە پێشووتم ینی هەموو شتێک دەزانێ وە لەبارەی هەموو شتێکەوە قسە دەکات ینی بۆ هەموو شتێک قسەی هەیە ئەمە تەمان هەند یەکێکیشە لە تعریفەکانی ڕۆشنبیر ینی کە پسپۆر نییە لە هیچ شتێکا و بەڵام لە هەموو شتێکیشا قسەی لە هەموو شتێکا قسە دەکات تەمان ئەمە پێویستی بە زانیاریە کۆکردنەوەی زانیاریە دەبێت خەزیانەکەی پڕ بێ بۆی لە ڕێگەی و زانیاریەوە بڵێ من لەبارەی ئەو شتانەوە دەزانم لە کاتێکا بوونی زانیاری لەبارەی شتێکەوە ئەوە ناگەێنێ کە تۆ لە ئەو شتە دەزانیت ینی دەکرێمە زانیاری لەسەر زۆر شت کۆکەینەوە بەڵام ئەمەیانی نا ئەو شتە دەزانی ینی زانینی ئەو شتە و زانیاری بوونی زانیاری لای تۆ لەسەر ئەو شتە دووشتی جیاوازە ئێستا کارێکتەرەکان ڕۆشنە اینجا بابزانین کارێکتەرەکان بێنینە بەرچاومان با قسەی خۆیان بکەن ڕێگەیان بدەین بزانین چی دەڵێن و گفتوگۆکە بە چ ئاراسیەک دەڕوا یەکەم جار گفتوگۆکە بە پۆلیندەر دەست پێ دەکات نەخوێنەوارەکە پۆلیندەر بە ئەسەفێکەوە دەڵێ تەبەن دیارە پۆلیندەر لە لادەیەکە لەوێ دانیشتووە ئەپسمۆن و ئیدۆکس کە یەکێکیان خوێنەوارەکەی و ئەویتریانەوەیە کە بیرکەرەوەکەیە باوا ناوی بنەی ینی بیرکەرەوەیەک و خوێنەوارێک و کەسێکی ترمان هەیە کە نە خوێنەوارە نە هێشتا بیرکەرەوەیە ینی کەسێکە لە نێوان هەردووکیان ناوی کەوتمان بیرکەرەوەکە یەکسەر ئیدۆکسە ئەوە بێتە پێشچاوتان ئیپسمۆن خوێنەوارەکەیە پۆلیندەریش ئەوەیە کە هیچ کامیان نییە ینی ئەگەر بە موقت پێی دەڵێن ئێمە نەخوێنەوارەکەی ئەوەی کە خوێنەواری نیە بەڵام ئەوەی کە خوێنەواری نییە ینی ئەوەنا کە بیر ناکاتەوە ئەمە جا مەوزوعەکە ئامێ ئەوەی کە نەخوێندەوارە ئایا بیر ناکاتەوە پۆلیندەر بە ئەسەفێکەوە چونکە ینی دەور و بەرەکەی ئەو نەریتەی کە هەیە ئەو تەسەورەی پێداوە کە ئەم بەڕاستی هیچ نییە هیچ نازانێ ژیانی لە سەربازیە بردووەتە سەر خەریکی سەربازی بووە
نەیپەرژاوەتە سەر ئەوە بچێ بخوێنێ شتێک فێر ببێ چاوی بکرێتەوە ئاوا بیر دەکاتەوە یعنی بە پێی چی بیر دەکاتەوە بە پێی ئەو نەریتەی کە ئەم پۆلێنکاریە کردووە کە ئەمە خوێنەوارە ئەوە نەخوێنەوارە ئەوە فلانەوە فلانە دەڵێ چی ئەڵێ من ئێوە دەبینم زۆر خۆشبەختن من ئێوە دەبینم زۆر خۆشبەختن بە کێ دەڵێ بە ئپسمۆن دەڵێ لەگەڵ ئیدۆکس تامان ئیدۆکس و ئپسمۆن دەچن بۆ ئەو شوێنە ئەو لادەیە کە ئەپۆلێندەری لێ ئیدۆکس بە شوێن ئینێکا دەگەڕێ بەڵکو لەوێ شوێنێکی دەستکەوێت کەنارێک بێت چونکە تااقەتی دیارە شاری نەماوە دەیەوێت بچێت لەو کەنارەوە لەگەڵ بیرکردنەوەکانی خۆیان بڕوە یعنی شوێنێکی دوورە دەستی دەستکەوێت دیارە ئیپسمۆن و ئیدۆکس پێکەوەن و ئیدۆکس بۆ ئەمە دەگەڕێت شوێنێکی دەستکەوێت پۆلێندەریش دیارە تووشی پۆلێندەر دەبن لە ڕێگا کە لە منتقەیەکایە وەکو بڵێ لادەیەکایە دەچن ئەو دەبینن ئیتر پێکەوە کۆ دەبنەوەرسێکە ئینجا پۆلێندەر کە ئەوان دەبینێت دیارە جۆرێک لەوانەیەن لە ناسین هەبێ لە بینیانە چونکە ئەو دەزانێت کە ئەم دوانە کەسانی خوێنەوارن بۆیە دەڵێ من ئێوە دەبینم زۆر خۆشبەختم ئێوە دەبینم لەناو خۆشبەختیان ئەی من لە ناو چیامیانی یعنی من لە ناو بەدبەختیان ئێوە لە ناو خۆشبەختیان و منیش بەدبەختم باوکو دایکم قڕیان کردووە بەسەرمە بۆچی چونکە منیان نردووە بۆ سەربازی نەمتوانیوە من وەکو ئێوە چاوم بکرێتەوە دەڵێ چونکە ئێوە هەموو ئەو شتە جوانانەتان لە کتێبە گریکی وڵاتینیەکاندا دۆزیوەتەوە ئەمان گریکی وڵاتینی دەزانن ئەو شانسیەوە نەبووە گریکی وڵاتینی بزانێ هەر زمانی لادەکەی خۆیان دەزانێت ئەڵێ ئێوە لە ناو ئەو کتێبانە زۆر شتان دۆزیوەتەوە بەوەی ئەوە کە ئێوە ڕێگای خوێندنتان گرتووەتە بەر بەڵام من بەدبەختم چونکە بەڕاستی هیچ ئاگام کوێرم چون ئەو کتێبەش بێنیتە بەردەوام من هیچی تیا ناخێنمەوە ئەڵێ من پێم وایە ئەگەر منیش وەک ئێوە ئەوانم بخوێندایە ئەوە وەک ئێوە ڕوبەڕووی ئەوە دەبوومەوە کە ئێستا تێدا دەژین یعنی ئەگەر بێت و منیش وەک ئێوە ئەوانم بخوێندایە ئەم ژیانەی کە ئێستا هەمە و پێڕازی نیم ئەوە دەمتوانی چی بکەم بیگۆڕم بیگۆڕم بە ئاراستەیەکی تر بدەم بە ژیان بەڵام لەبەر ئەوەی من خوێنەوار نیم و هیچ شتێک نییە کۆمەکم بکا بۆ ئەوەی ئاراستەی ژیانم بگۆڕم شتێک نییە کۆمەکم بکە و پێی وایە تاکە شتێک کۆمەکی دەکات چییە کتێبەکانن وە کتێبەکان دەتوانن کۆمەکی بکەن کە ژیانی بەم شێوەیە کە هەیە پێی ناڕازیە بگۆڕێ بە ژیانێکی ترکە ئەو پێڕازیە کە ئەو ژیانە تایە چاوی کراوەتەوە شت دەزانێ و دەزانێ ینی ئەمی تریان وا خۆی دەبینێ کە هیچ نازانێ ئاگای لە دنیاە بەڵام بەم حاڵەوە جیاوازی نێوان من و ئێوە وەک جیاوازی نێوان ئێوە و فریشتەکان ینی ئێوە بە نسبەتی منەوە فریشتە ینی فریشتە بە تەسەور بەم تەسەورە چەند بەرزترە لەمان لە مرۆڤ ئەوانیش ئەوەندە لە ینی خوێنەوار ئەوەندە لە نەخوێنەوار بەرزترە ینی پلەی نەخوێنەوار بە نسبەت خوێنەوارەوە وەک پلەی خوێنەوار وایە فریشتە وایە بە نسبەت خوێنەوارەوە ینی ئەوەندە فەرقەیە وەکو وا بێ ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێ ئێوە کاینێکی ترن چۆن مرۆڤ فریشتە کاینێکی ترە جیاوازە لە مرۆڤ ئەڵە جیاوازی من و ئێوەش وەکو ڕەک ئەوە وایە کە جیاوازی نێوان دوو کاین بێت وەکو جیاوازی ئاژەڵێک لەگەڵ مرۆڤە یعنی لە ڕێگەی ئەمەوە ئەگەر بە شێوازێکی تر بیڵێنەوە دەڵێ من لە چاو ئێوە حیوانم ئاژەڵم هیچ نازانم و ئەگەر ئێوە ئینسان بن من ئاژەڵێکم ئەگەر ئێوە فریشتە بن اینجا من ئەمەم کە هەم یعنی چی یعنی هەست بەوە دەکا بەهۆی ئەوەی کە نەخوێنەوارە چییە یعنی ئینسانیە تەنانەت بەس بزانین دوایەوە چی ڕوو دەدا ئایا ئەمە وایە دوایەوە دەڵێ
بەردەوام پۆلندەر دەڵێ من ناتوانم لەو هەڵەیەی باو باپیرانم خۆش ببم ینی ئەوە گوناحی ئەوانە کە من وەک ئێوە نیم کامیشە دەیانوت خوێندن عەقڵ لاواز دەکات و بەو پاساوەشە لە تافی لاویمدا منیان نارد بۆ کۆشتی شانە و خزمەتی سەربازی ئەمەش وای کرد من بە درێژایی ژیانم گلەیی لە نەزانی خۆم بکەم بۆیە ئەوە بۆ من هەلێکی باشە گەل لە گفتوگۆکردن لەگەڵ ئێوەدا شتێک فێر بم ئەمە وابزانم قسەکان زۆر وازەحە دوایەوە ئیپسمۆن دێت ئیپسمۆن خوێنەوارە فزولیەکەیە کە پێی وایە دەبێ لە هەر شوێنێک زانین هەبێ دەبێ ئەو بچێ بیزانێ سۆن دەڵێ باشترین شت کە پێویستە بیزانیت ئەوەیە زانین حەزێکی گشتیە تەمان ئەمان ڕوو دەکاتێکیە زیاتر چونکە پۆلندەر قسەی کردووە لەگەڵ پۆلندەرە قسە دەکات دەڵێ دەزانم ئەو وەزای تۆی تیا هەیت لەکوێوەیە ینی ڕەغبەتی تۆ و ڕەغبەتە بۆ زانین ڕەغبەتێکی کوشندەیە لە ناو ئینسانە بە ڕەغبەتێکە تێر ناکرێت ئەوە تۆ ئێستا لە ژێر فشاری چیای فشاری ئەو حەز و ڕەغبەتای کە لە ناو تا هەیە بۆ زانین لەبەرەوە حاڵت دەزانم یعنی ئەوە دەزانم کاتێککە من شتێک نازانم چیم لێ دێ تەمان فزولی کە دەیەوێت شتێک بزانێ بەربەست دروست دەکەن لە بەردەمەوەی کە بیزانێ ئەمە ئیتر شێت دەبێت وەکو بڵێ ئەو بربەستانە زۆر عەزەتی دەدەن چونکە ئەم پاڵنەرە هێزێکی هەیە و پاڵەنە کە ڕێگەی لە گیراف پێچەوانە دەبێتەوە یعنی ڕەغبەتەکە دەبێتە ناڕەحەتیەکی زۆر ئەڵێ دەزانم ئەم لەکوێوە سێری دەکات لە ڕووی سایکۆلۆژیەوە سێر دەکات پێی وایە ئەو وەزای کە ئەوی تێکەوتووە دەرەنجامەکەی ئەوەیە ئەو حەزەی بۆ زانین هەیەی و بەربەست لە بەردەمیان هەیە و ئەم حەزە بۆتە و ناڕەحەتیەکە و ئەوە ئەوی بەدبەخت کردووە لەبەرەوە ئەو پێوایە دەبێت ئیتر ئەم حەزار بە شوێنی ئابڕۆین هەتا بێکۆتا بە شوێنی ئابڕۆین بۆ ئەوەی ناڕەحەت نەبێت ئەڵێ هەموو مرۆڤێک حەزێکی گشتیەوە هەموو مرۆڤەکەیەتی و ئەم حەزەش نەخۆشیەکە دەرمانی نییە یعنی پۆلندەر ئەگەر بێ و تۆ هەروە بمێنیتەوە ئەوە بە دەردێکەوە دەمێنیتەوە تەبان دەردەکار خۆی دەرمانی نییە بەڵام چییە وەکو تەسکین دەکرێت ینی بەنج دەکرێت ئەو دەردا کە تۆ شتێک دەزانی بۆ ماوەیەک چی لێ دێ ینی ئەو ئازارت نامێنێ کە ئازاری زانینی زیاترە و بۆ ئەوەی جارێکی تر خۆت لەو ئازارە دوور خەیتەوە تا ماوەیەک بڕدەکا شتێک زانی ئیتر ئەو شتە زانی و ناسیر بەرەبەرە ئیتر ینی ئەو شەوقەی تیا نامێنێ هیچ معنایەکی تیا نامێنێ بۆ ئەوەی کە تۆینکەیت پێویستت بە زانینێکی ترە شتێکی تر بزانی هەر برسیتە ینی وەکۆ وایە ئەمام زانینە نانێک بێ خواردی بێتت دوای ئەوە کە خواردوتەوە ئەم زانینە تەواو یانی ئێستێلا کراوە و ئیتر کەڵکی نییە ینی جارێکی تر تێرت ناکاتەوە تۆ بیزانیتەوە بۆ ئەوەی ئەم برسێتێت جارێکی تر تۆ تێریکەی دەبێت چی بکەیت ناچاری بە ضرورەت تۆ دەبێت بگەڕی بۆ ئەوەی شتێکی تر بزانانی یعنی ئەگەر هیچ شتێکیش لەو دەور بەرە نەبێ بیزانیت دەبێت تۆ حەد بچی بە شوێن ئەوە تا شتێکە بێ بیزانی ئیتر ئەو شتە چییە هەرچی بێ کێشە نیە بەس گرنگ ئەوەیە شتێکەیە بیزانی بۆەوەی چی بی بۆەوەی تۆزێ ئەوای تر ئیسراحەت بکەیت ئەمە ینی وەکو وا بێت فعلەن شتێکی تەواو غەریزیە ینی کە تۆ بەتاڵ دەبیتەوە جارێکی تر تۆ داواکە دەست پێ دەکاتەوە دەبێ ئەم شتە دووبارەکەیتەوە و لە کاتێکە ئەم زانیاریانە ئەم جۆرە لە زانین هەمان شتە ینی تۆ شتێک دەزانی لەگەڵ شتێکی تر دەیزانی وەکو معلومات لە ڕاستیا بە نسبەتی زانینەوە وەک زانین ینی فەرق ناکات ینی تۆ بزانی بۆ نمونە چەند ئەستێرە بە ئاسمانەوە هەیە لەگەڵ ئەوەی بزانی کەرەکەی مەلای مەشهور چەند تووکی پێوەیە لەگەڵ ئەوەی بزانی نازانم چی ئەمانە هەمووی وەکو وایە هەمووی وەکو یەکوان بەس بۆ ئەمەیان زانینی ئەو ئەستێرانە هەمویان چەندە لەگەڵ زانینی ئەوەی بۆ نمونە چەند درەخت لەسەر عەرزەیە لەگەڵ زانینی ئەوەی چەند فڵانی هەیە لەوێ چەند دوورە لێمانەوە چەند نزیکە لێمانەوە ئەرێ ئەم زانینانە ئەم معلوماتانە بۆ ئەمە
بۆ ئەم دەردەی ئەم کە دەردێکی تەواو وەهمی و سایکۆلۆژیە چارەسەری دەکات بەڵام لە کاتێکە ئەم معلوماتانە هیچ پەیوەندیەکی بەوە نییە بە زانین و بە بیرکردنەوە نییە ینی دەکرێت معلوماتانە هەڵگیرێن کە شتێک هەڵگیرایی تر لە ڕاستیە هین نییە پەیوەندی بە زانینەوە نیە ینی زانین پرۆسەیەکە دەبێت بگەیتەوە بەو شتێککە هەیە ینی ئەوە نییە تو ئەو شتا ئەنجامەکە دەستکەوتی بێتەوە زانین ئێمە کە شتێک دەزانین زۆر جیاوازە وەکوتم لەگەڵەوەی کە معلوماتمان لەبارەوە جا معلومات و زانینە و فزولیەتە ئەم فزولیەتەکە چی دەکات هێور دەکاتەوە ینی حەبێکی باشە بۆەوەی ئەو کاتێکەیتر تۆ ئەو وەزعات گرت دەتەوێت خەریکە شێت دەبی بۆەوەی شتێک بزانی خەبەری کەسێک ینی تۆ دەتەوێت بیزانی ئێستا تەمان فزولیەتێکی زۆر لەناو ئێمە هەیە بۆی سڕ و توزانم شتی خەڵک بزانین دەمانەوێت دەگەڕێن بە شوێنەما و فعلان ئەوانەی کە ئەم فزولیەتیان تایە زۆر ناڕەحەت دەبن کاتێکە ڕێگریان لێ دەکرێت وەکو وایە کەسێک مادەی بێهۆشکەر بخوا و ڕاتی بێت لەگەڵ یاگەلەی بگریتەوە ئیتر وەزەی تێکچێت و فعلان ئەو جۆرە لە کەسیش کە نەزانێت خەریکە دڵی دەتەقێ ئەنی دەبێت بزانێ جام ئەم شتە بەسیتانەیە کە لە فۆرمێکی تریان داوەتێ کە بە ناوی ئەوەی کامە زانینە و سەقافەتە و وشیاریە و ئەگەر تۆ ئاوانەبی ئەوە تۆ ڕۆشنی تۆ تاریکی چونکە تۆ هیچ نازانی ئەم دەردەی ئپسپۆن باسی دەکات دەڵێ دەرمانی نییە تامان بۆی ئەوەی کە دەرمانی نییە تۆ دەبێت دایمە چی بکەیت بۆی ئەوەی کە دەرمانی نییە دایمە دەبێت بیزانی تامان ئەم دایمە بزانی شتێکی تکراریە هەروەکو وایە کە تۆ مادە بێشکۆرەکە ئەگەر وەری نەگری تووشی حاڵەتەکە دەبیتەوە بۆی جارێکی تر تۆ ئەو وەزای خۆت دێوەرکەیتەوە دەبێت هەمان شت بخۆیتەوە و ئەمی ژاوایە ئەوەی کە وەری دەگری و زانیاریانە لە ڕاستی ئاماشتە هەمووی زانیاریە ئەگەر لە ڕووی زانین و بیرکردنەوە سێریکەین ئەمانە فەرق نییە لە بینی ئەوەی من ئەمڕۆ بزانم چەند ئەستێرە بە ئاسمانەوە هەیە سبەینێ بزانم ئەرێ مانگ قەبارەکەی چەند یا بزانم ئەرێ فڵانە ئەستێرە نازانم کەی دەکشێت یا بزانم ئەرێ مانگ کەی دەگیرێت یا بزانم ئەرێ فڵانە شت بکرێ فڵانە شت چی دەبێت ئەمانە هەمووی ئەم زانیاریانێکە هەن تەبانەوەی کە زانیاری کۆ دەکاتەوەی تر خەڵک دەبێت ئەو کەسێک کە خەڵک پرسوڕای پێ دەکات چونکە معلوماتی لایە ئەرێ سبەینە چی دەبێت سبەینە ئاوا و ئاوا دەبێت ئەرێ 2 ساڵی تر چی دەبێت ئەمە وەکو بڵێ دەبێتە کەسێکە خەڵک لی دەپرسێت داوای زانیاری لێ دەکا وەکو وایە ئەو شتانامووی بزانێ دەبێتە کەسێکی لەو بابەتە و لێرەوە کە جۆرێک لە کارێکتەر پێیا دەکات یان جۆرێک لە سڵتە پێیا دەکات تەمان ئەمە لە ناو گریکا سۆفستایەکان نوێنەری ئەم ئەپسمۆنن ئەوانەی کە دەڵێن هەموو شتێک دەزانین و دەتوانین هەموو کەسێک فێری هەموو شتێک بکەین وەوان دەسەڵاتێکی زۆر خەتەریان لەناو کۆمەلگای گریکیا بووە لە کاتێکا زۆریان گریکی نەبوون ینی بێگانە بوون بەس دەسەڵاتیان هەبووە توانیویان هەر خۆیان باسی و دەسەڵاتی خۆیان دەکەن لەم سەردەما ئەوەی کە دەڵێن دەسەڵاتی چوارەم و ڕاگەیان و ڕۆژنامە نووسەکانە و جۆرە لە دەسەڵات کە پێیای دەکەن لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی فزولیەتەوەیە لە ڕێگەی کۆکردنەوەی زانیاریەوەیە دوای ئەوە بزانین دەڵێ چی ئەمە تەبان باسی دەردەکە دەکات کە ئەو توپات بنەوەی تایە دەڵێ چونکە تا زیاتر بزانین حەزمان بۆ زانین زیاتر دەبێت هەر جارێکی شتێک دەدۆزینەوە ئەو بربەستانەی دێنە بەردەممان عەقڵمان تووشی بەردەم عەقڵمان تووشی خەمباریەکی زۆرمان دەکەن یعنی کاتێک ئێمە دەمانەوێت شتێک بدۆزینەوە و بربەست دروست دەبێت لە بەردەم ئەوەی کە بیدۆزینەوە تەمانە من زانینەکەی کە من پێشتر باسم کرد ئەڵێ خەمبار دەبین وەزعمان تێک دەچێت ینی تووشی دۆخێکی سایکۆلۆژی قرس دەبین کاتێککە نەگەین بەوە وەکو چۆن وەکووتم ئەو کەسێکە بە مادەی بێهۆشکەر مدمن بووە ئەگەر دەرمانەکەی لێ بگریتەوە نێڵی دەسی پێ بگات تووشی
خەمباری و تووشی ئازار دەبێت ئەمیش ئەڵێ ئەگەر زانینەکەیان لێگرتینەوە بەربەستە بووە عەقڵمان نەیتوانێ بیزانێ ئەوایتە تووشی ئەو دەردە دەبین و عەزیەتمان دەدا خەمبار دەبێت ئەڵێ تۆ بەوە لە ئێمە جایت بەو ڕوونیە ئەو هەموو کەم و کورتیە نابینیت کە ئەمانە یعنی کە ئێمە هەمانە لە بەردەممانە ئێمە دەمانەوێت زۆر شت هەیە بیزانین بەڵام عەقڵمان ڕێگەمان پێ نادا بۆی ئەوە کە ڕێگەمان پێ نادا و بەربەست دروستەکە ئێمە لەناو ئازارێکی زۆرین ئەڵێ تۆ لە ئێمە جای چونکە هەست بەو بەربەستانە ناگێت تۆ چونکە نەچووی بە شوێن شتەکانە بیزانی لەبەرەوە تۆ وەزعت لە ئێمە وەکو بڵێ ئاگال لەمە نییە و ئەمە نازانی کە ئەم زانینە خۆی دەردی لەگەڵایە یعنی ئێمە بەمانوبوون گەیشتوین بەمە زۆر شتمان قوبول کردووە تۆ وا نەزانی ئەمە گاڵتەیە شت بزانی ینی دەیوێت ئاوا وەکو شتێک کە ئێمە شتێکی زۆر مهمین تۆ شتێک نیت و ئەمەی کە ئێمە دەیکەین زۆر زۆر گرانە و ئاسان نیە ئەمە کارکتەری دووەم کارکتەری سێم ئیدۆکس بزانین چی دەڵێت ئیدۆکس کەسە بیرکەرەوەکەیە ئەڵێ بە ئپسمۆن طبعا پۆلێندەر یەکەم جار قسە دەکا ئپسمۆن قسە لەگەڵ پۆلێندەر دەکا یعنی لەسەر قسەکەی پۆلێندەر قسە دەکا ئیدۆکس لەسەر قسەکەی ئپسمۆن قسە دەکا لەسەر چی لەسەر دەردەکە قسە دەکا ئەو دەردێک کە ئەڵێ ئەوە دەردێکە دەربانی نیە و دەردێکی گشتیە مرۆڤێکی ژێتی ئەڵێ ئپسمۆن تۆ کە زانایەکی ڕاستەقینەیت لە تواناتدا هەیە سووربی لەسەر ئەوەی باوەڕ بەخۆت بێنی کە لە سووشدا دەردێکی گردردونی ئاوا هەیە و بواری نەهێشتوێتەوە بۆەوەی بتوانین بە دەرمانێک چارەسەری بکەین یعنی ئایا فعلەن زانین دەردە و هیچ دەرمانێکیشی نییە ئێمە تا حتا دەمرین دەبێ بزانین ینی هەر ڕاکەین بە شوێن ئەوەی کە شت بکۆکەینەوە شت بزانین ئایا ئەمە وایە تۆ فعلەن نانی توانیم تا قەناعەت بە خۆت بێنی کە ئەمە وایە دەردە ئەڵێ لە ڕاستیدا من پێم وایە چۆن لە هەموو وڵاتەکاندا ئەوەندە بەرووبووم و ڕووبار هەند چارەسەری برسێتی و تونیەتی هەموو دانیشتوانەکەیان بکەن ئاواش ئەو توانایە لە زانینی ئەو ڕاستیانەدا هەیە لە هەر بوارێک لە بوارەکان کە لە هەر بوارێک لە بوارەکاندا هەن بۆ ئەو توانایە لە زانینی ئەو ڕاستیانەدا هەیە لە هەر بوارێک لە بوارەکان کە لە هەر بوارێک لە بوارەکاندا هەن بۆ ئەوە بەسە کە بە تەواوی حەزکردن لە زانینێکی زیاتر لەو عەقڵانەدا کە ساغن تێرکات سەیری لاشەیەک بکە تووشی نەخۆشیە کاتبێت و هەمیشە توینی بێت لە ڕاستیدا ئەم لاشەیە لە عەقڵی ئەوانە کەمتر نەخۆش نییە کە هەمیشە گرنگی بە حەزی زیاتر زانین دەدەن ینی فزولیات کە هەرگیز تێربوونی نیە یعنی کەسێک کە نەخۆشە نەخۆشیەکەی چی هەر تینویەتی هەر ئاو دەخواتەوە هەر تینویەتی ئەڵێ ئەم کەسە ئەوەی کە عەقڵی هەر تینویەتی پێی وایە عەقڵی هەر تینویەتی زانینی زیاتری دەبێت ئەڵێ ئەمە کەمتر لەوی تریان نەخۆش نیە تەمان ئەگەر ئەمەیان جەستەی نەخۆش بێ ئەوی تریان دەرونی نەخۆشە یعنی چی ینی ئەمەی تۆ باسی دەکەی نەخۆشیە و حاڵەتە تەندروستەکە کە هەیە لە مرۆڤ ئەمە وامان پێ ناڵێ وە شتێکی زۆر وردێنێتەوە ئەڵێ چۆن ئەو خەڵکەی لە شوێنێکا نیشتەجێ بوون تەبیعات تونیەتی و برسیەتیان وەک پێویست تێر دەکات عەقڵی مرۆیش ئەوەندە قودرەتی هەیە ئەوەی کە بەڕاستی دەمانەوێ بیزانین پێی بگات و ڕازی بکات لەبەرەوە شتێکی نامەحدود نییە مالانی هەیە نییە سنووردارە و وەک ئەوە نییە کە تۆ باسی دەکەی تا مالانی هەیە تا بێکۆتا درێژ بێتەوە ئەڵێ لەبەرەوە عەقڵ ئەم دەیە بڵێ ویستمان بۆ زانین و پێویستیمان بۆ زانین هەرگیز ئەوەندە نییە کە لەو حەدودە دەرچێت توانای عەقڵی ئێمە دەتوانێت پێی بگات یعنی عەقڵمان حدودی زانینی چەندە ئەوەندەش پێداویستیمان بۆ زانین هەیە
يعني پێداویستیمان و عەقڵمان لەویا وەکو بڵێی مەربوط بە یەکەوە هەن. پێداویستیمان بۆ زانین چۆنە ڕێک عەقڵی ئاوا لە ناومانە هەیە کە ئەو پێداویستیە جێبەجێکە. لەبەر ئەوە هەموو ئەو پرسانەی کە ئێمە لای ئێمە پرسی ڕاستەقینەن ئیلانا دەبێ عەقڵ بگا بەچی؟ بە زانینیان. یعنی دەبێ ئەم پرسانە بکرێنەوە. وە کاتێک پرسێک ناکرێتەوە ئەوە یا کێشە لە پرسەکە هەیە یعنی پرس نییە لە ئەسڵا، پرسێکی ساختەیە یا پرسیارێکی ساختەیە، پرسیارێکی ڕاستەقینە نییە، پرسیارێک نییە کە لەو حاجە ڕاستەقینەکەی عەقڵی تۆ بۆ زانین هاتبێت. بەڵام کە پرسیارێکی ڕاستەقینە بوو لە ڕاستیا یعنی عەقڵ ئەو پرسیارەی کە دەیکا لە عینی کاتا خۆشی دەتوانێت وەڵامی بداتەوە. کاتێک پرسیارێک لە عەقڵ خۆیەوە نەکرابێت حتمما ئەو پرسیارە یا عەقلانی نییە یا کێشەی تایە، یعنی کێشە لە خودی پرسیارەکەیە، پرسیارێکی دروستکراوە. ئەوەی پرسێکی ڕاستەقینەی تایە یعنی بە ضرورەت عەقڵ دەیگەیەنێ بە ئەنجامەکەی. یعنی چۆن ئەو پرسە لەناو ئەوە وجودی هەیە لە ئەمان کاتا وەڵامی ئەم پرسەش ئەوەی کە ئەم پرسە دەگەیەنێ بە ئەنجام لەناو عەقڵی ئەو مرۆڤاوە هەیە کە ئەمەش ئاوا بوو ئەو کاتە ئێمە حاجەیەکی نامعقولمان بەزانین نییە. لە کاتێکە ئەم حاجە ئپیسمۆنیە بەزانین حاجەیەکی ساختەیە لە ڕاستیا، یعنی شتێکی سایکۆلۆجی و وەهمیە و حاجەیەکی ڕاستەقینە نییە. چۆن دەزانی حاجەیەکی ڕاستەقینە؟ پێی بڵێ تۆ ئەم شتانە بۆ چیە دەتەوێت بیزانی؟ دەڵێ هەر حەز دەکەم بیزانم. ئاخر حەز دەکەم بزانم جواب نییە بەڕاستی. هەر حەز دەکەم بزانم. حەز دەکەم بزانم یعنی هۆکار نییە، هۆکارێکی عەقلی نییە. ئەرێ تۆ بۆ وا دەکەی وەڵا هەر حەز دەکەم وا بکەم، هەر حەز دەکەم، یعنی هەر حەز دەکەم یعنی چی؟ یعنی سەبەبێکی عەقلانی بۆ ئەم کردەیە نییە. فعلا کە ئەپسمۆن جواب بداتەوە تۆ پرسیاری لێکەی دەڵێ هەر خۆشە حەز دەکەم بیزانم، وەکو وایە بڵێ خۆشە بە هەموو دنیا بکەڕێت. یعنی خەڵکەیە دەڵێ باشە بۆ دەتەوێتەوە بە هەموو دنیا، ئەڵێ خۆشە، هەر خۆشە، یعنی هەر خۆشە، ئاخر هەر خۆشە هیچت پێ ناڵێ، یعنی هەر خۆشە هیچت لەبارەی ئەو گەڕانەوە پێ ناڵێ. ئەم هەر خۆشەیە یعنی کە دەڵێن هەر خۆشە ئەمە جوابەکەیە، ئەوە دەلالەتە لەسەرەوەی کە ئەو داوایە هەیە داوایەکی چی نییە؟ ڕاستەقینە نییە. بەڵام داوای ڕاستەقینە کە ساختە نەبێت و عەقڵ بەدەمیەوە دەچێ و عەقڵ دەتگەیەنێ بە ئەنجام بێت داوایە و ئیکتیفا بەوە دەکەی کە عەقڵ تۆی پێدەگەیەن، ئیکتیفا دەکەیت. و لە ڕاستیە ئەگەر عەقڵ ئەمە نەکا و ئینسانێکی بیرکەرەوە کاتێ بە شوێن ئەمە دەڕوە و عەقڵ ئەمە نەکا خەلەلێک لە وجودا هەیە، یعنی خەلەلێک لە وجودی منایە وەک ئینسان. و ممکن نییە ئینسانێکی بیرکەرەوە کە بە عەقڵ بیر دەکاتەوە تووشی ئەم پارادۆکسە بێت ئیتر ژیان قبوڵکە، یعنی ممکن نییە ژیان قبوڵکە. یعنی جاری وایە پارادۆکسێکی تەنانەت سایکۆلۆجی وا دەکا کەسەکە خۆی کۆتایی بەخۆی بێت. یعنی یەکێک لەو شتانەی ئەو کەسەی کە لەسەر مەوزوعی ڕێفراندۆم و نازامەوەی کە ئەو حاکمە خۆی کوشت، ئەمە لە ڕاستیا بەهۆی پارادۆکسێکەوە بوو کە ئەو نەدەگەیشتە نەتیجە. هەستی دەکرد کورد حەقی ئەوەیەتی ببێ بە دەوڵەت و کەچی نایڵن نابێت، شتێکەیە دەبێت کەچی ناژمێت، ئەبێت نابێت نابێت، ینی شتێک نابێت لە یەکاتا ببێت و نەبێت. ئەمە پارادۆکسە. ئەم پارادۆکسە کە لەگەڵ یا دەڕوا ناگاتە حەل، کە ناگاتە حەل ناچارێتتر هەست کە هەموو شتێک خەلەلی تایە، ژیانە گەردوون و هەموو شتێک چۆن ئەم شتە دەبێت ببێت و ناژبێت، یعنی لە یەک کاتا هەیە و نییە، ئەمە ناکرێت. وە فعلەن کاتێ ئێمە بەو شکڵە بیر لەم قەزیە دەکەینەوە
دەبێتە قەزەیەکی جدی لە لامان دەگەینەوەی کە هەمومان خۆمان بکوژین ینی دەگەینەوە نەتیجەیە ئەگەر بێت و هەمومان بەڕاستی بیر لەوە بکەینەوە و بەم بیرکردنەوەیە بیر لە کورد بکەینەوە لە چارە نووسی کورد بکەینەوە دەگەینەوە و پارادۆکسە کە گەیشتینەوە پارادۆکسە نەتیجەکەمان نەتیجەیە ئەگەر بەجددی گرت بێتمانیانی ئەمە پرسیارەکەی ساختەیە ینی ئەوەی کە پرسەکەی کە هەیە کێشەی تایە بەڵام ئەم بەڕاستەقینە وەریگرتووە کە بەڕاستەقینە وەریگرەوە ڕوودەدا یعنی ئەم کەسە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە جارێکی تر پرسیار لەوە بکە ئایا ئەم پارادۆکسە لەکوێوە پارادۆکسە عینەیە ئەمەی بە یەقین وەرگرتووە چونکە ئێمە سەیری دنیا دەکەین و سەیری دەوروبەرمان دەکەین بەپی ئەوەی کە لە دەوروبەرا هەیە دەبێ ئەم شتە جواب بێت و ئەم کەسە گەرجارێکی تر فەرەزەن بیتوانایە بیر لە کورد بکاتەوە وە کورد خۆی نەک لە ڕێگەی ئەوانی ترەوە و دەگەیشت بەوەی کە ئەمە لە ڕاستیا پارادۆکس یعنی دەگەیشتە نەتیجەیەک لە زانینیشە لە هەر شتێکی ترە ئەم نمونەیەم تەنها بۆ ڕوونکردنەوە هێنایەوە یعنی ئەگەر بێت و فعلەن پرسەکە ڕاستەقینە بێ عەقڵ و عەقڵی هەرە کەسە کە پرسەکەی هەیە نەیگەیەنێ بە وەڵامەکە دەرەنجامەکە دەبێت فعلەن کۆتایی بە هەموو شتێک بێنێ و پێی وابێ کە ناعەقلانیت لە گەردوونا هەیە و وجودی ئینسان وجودێکی عەقلانی نییە بۆچی چونکە نابێ ئەم پرسە کە عەقڵ خۆی دروستی دەکا و لە عینی کاتە عەقڵ خۆی جوابی نەداتەوە بۆچی چونکە عەقڵ ممکن نییە پرسیاری نامعقول بکات عەقڵ ممکن نییە پرسەکانی چی بن پرسی نامعقول بن و هەموو پرسیەکی عەقڵ دەمانباتە ناو چێوە ڕاستیەکەوە دەمانگەێنێ بە ڕاستیەک لەبەرەوە تۆ کاتێ بیر دەکەیتەوە بەرەبەرە تووشیام لێک جیانە دەبیت و ئەگەر بە شکلێکی ڕاستەقینە وەکو وتم ئەمە وەرگرت بێت و ئەگەر ئەمە وابێ تەنانەت ئەگەر ئەو پرسە ساختەش بێت تۆ تووشی ئەوە دەکات من نمونونەکەم کە یانایەوە ئەوە لەسەرەوە هێنامەوە کە پرسەکە یعنی ئەوەی کە هەیە فعلەن پرسێکی ساختەیە یعنی ئەگەر کەسێک بە وردی لە کورد بکۆڵێتەوە و لە سروشتی کورد بکۆڵێتەوە لە تاریخەکەی بکۆڵێتەوە دەگاتە ئەو نەتیجەیە و بەڵام کەسێک کە لەمە ناکۆڵێتەوە شتەکان لە دەوروبەر بە پێی ئەوی تر بە لە بریدانان وەری دەگرێت مادام فلان و فلان و فلان و فلان ئاوە کەواتە ئەمیش دەبێ ئاوە ئەوە پرسەکە ساختەیە چونکە لێکۆڵنەوەی نەکردو تەنان لەم مەوزوعا بەحسەکانی ژەرەمامامان شت دەکات ینی بێشک چی ئەرەمان شت دەکات چۆن مسکی ئەرەمان شت دەکات ینی کێشەکەیان لەگەڵ کوردە ئەوەیە دەڵێ سۆماڵ ئەوە جیابوویەوە فلان جیابوویەوە بەڵام بۆ کورد ئەمە قەدەغەیە ئەمە لە شوێنێکەوە کە تۆ وەری دەگری ئەیتر تۆ نەچی بە شوێن ئەم مەوزوعە و ئەم مەوزوع لە لایەکی ترەوە تێگەیشتن لە کوردبوونی خۆت نەبوو بێتە پرسێکی ڕاستەقینە فعلەن تووشی ئەو پارادۆکسە دەبی چونکە بەپێی ئەوانی تر تۆ چی دەکەیت لەم کایەنە دەکۆڵیتەوە وەکو وابێ مادا ئەو میلەتەی تر ئاوایە دەبێ ئەمی شەروا بێ ئاخر ئەوەی کە ئاوایە بە عورف وایە یعنی بەڕێکەوتن وایە یعنی بۆ نمونەوە بەڕێکەوتنی نێودەوڵەتیە فلانە پارچە لە عەرز جیا دەکەنەوە تۆ ببە بە دەوڵەت ینی ئەمانەی کە کراون هەمووی ڕێکەوتنە هیچی زەرورەت نییە کارە ساتەکە ئەوەی کە ئەتیباری و ڕێکەوتنە تۆ بەچی بزانی بە زەرورەتی بزانی زەرورەتی تاریخی بزانی کە بە زەرورەتت زانی ئەوەی کە بە ئەتیباریەوە هێنات بۆ کردت بە زەرورەت تووشیان لێک دژێ دەبێت ئەو کاتە هەست دەکەی ئەم شتە هەر دەبێ وابێت کە چی وانییە لە کاتێک ئامە تێکەڵکردنی چییە ئەوەیە کە بە ئێتیفاقەیە لەگەڵ ئەوەی کە بە خۆی هەیە نەک بە ئێتیفاقەیە و ئەوەی بە خۆی وایە شتێکە و ئەوەی کە بە ئێتیفاقی ئێمە وایە شتێکی ترە ئێمە بە ئێتیفاقی ئێمە دەکرێت ئەسڵەن شتانێکی زۆر نامعقول هەبن ئێمە ئێتیفاق دەکەین لەسەر ئەوەی ئەم کامێرایە کامێرانە بە ئیتر کامێرانی و کەسمان مامەڵەی کامێرای لەگەڵ ناکەین دابنێ ئەم کامێرایە بۆ ئێمە شتێکی تر بەکاری دێنین کە خۆی لە ئەسڵ ئەم کامێرایە بۆ دروست نکراوە ئەم مۆبایلە بۆ نمونە بۆ شتێک وەزیفەیەک بەکاردێنین وەزیفەکەی خۆی نییە ڕێکیش دەکەوین تەنها بۆ وەزیفەیە بەکاری دێنین ئەو کاتەوە دەبێ بەچی دەبێ بە شتێکی تر
وەوەی ئیتیفاقیە لەگەڵ ئەویتر جیاوازە ئەلێرەوە فعلا پرسە ساختەکان دروست دەبن ینی کە ئێمە دەبێ یەکەم جار فەحسی ئەوە بکەینەوە پرسە ساختەیە یانە ئەگەر پرسەکە ڕاستەقی نەبوو ئەوە عەقڵ دەتوانێت بگاتە ینی نەتیجەی ئەم پرسە و ئەم پرسە بگەێنێ بانجام لەبەر ئەوە فەحسکردنەوەی پرسەکە بەر لە گەڕانەکە زەروترە ئەم پرسە پرسێکی عەقلانیەیەنە و عەقلی ئێمە ئەم پرسیارەی هەیە یان ئەگەر پرسیارەکە لە منەوە هاتبوو منی دیکارتی کۆژی تۆی دیکارتیەوە ئەو کۆژی تۆی کە هەر یەکەمان هەمانە و عەقڵ ئامادەیە و ئەم پرسەی خۆی عەقڵ خۆی دەستی هەیە لە دروستکردنی پرسەکە خۆی ئەسەن پرسەکە خۆی لە خۆیەوە سەرچاوە دەگرێت لەبەرەوە خۆیشی بەرپرسیارەتی ئەوە هەڵدەگرێت کە وەڵامی پرسەکە بداتەوە بۆیە لێرە ئێمە لە بەردەم چین لە بەردەم ئەوین کە شتێکەیە لە نێوان زانینی مەحدود و زانینی لا نامەحدود نادیاریکراو کە ئێمە ئیتر لە بەردەمەوەین هەمووش هەر بزانین و دەبێ نەخۆشی شامە لەگەڵەوەی کە عەقڵ ئێمە دەتوانین ئیکتیفا بە عەقڵ ئەوەی کە عەقڵ دەیکا ئیکتیفای پێ بکەین وەکو چۆن خەڵکی ناوچەیەک ئیکتیفایان کردووە لە برزێتی چینوێتی و ژیانی جەستەییانە لەو ئاو خاکەی کە هەیە طبعا لێرە ئەمە شتێک دەبینینەوەیشەوەیە کە دیکارت فعلا شتەکان لۆکاڵی دەکات ینی ئەوەی کە لە دەرەوەی منە ینی پێداویستی من لە خۆمە وەکو بڵێ تێر دەکات ینی من لە خۆمە کاینێکی تەواوم بۆ شتانێکی تر پێویستم بەوانی تر نابێت وڵاتێک کە بەروومەکەی خۆی بەسیەتی بۆەوەی پێویستی بەویتر نەبێت تەمان لێرە جۆرێک لە یانی ئەم پەیوەندیانەی کە سنوورەکان تێدەپەڕێنن ئەمەوە دەگەیەنە لە فزولیەتەوەیە لە ڕاستە یانی ئەمە ئاراستەیەکی دیکارتی نییەکە هەیە بە پێچەوانەوە ئاراستە دیکارتیەکە ئەو وینانە جیا دەکاتەوە ینی ئاراستە دیکارتیەکە ئاراستەیەکی مۆنادەی هەیە هەموو مۆنادەیەک لەناو خۆیان مکتەفیە بە ذاتی خۆی بەو شێوەیە دەبابڕێ